لەو ڕۆژانەی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران دەیان نەفەر لە چالاکانی مەدەنی کۆمەڵایەتی ژینگە پارێز دەست بەسەر کردووە و لەژێر پرۆسەی لێپرسینەوە و دادگا و ئەشکەنجەدا. پرۆسەی قڕکردنی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە سەرهاتنی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەرحوکم هەتا ئێستا بەردەوامە. دیارە بێشک لە 10 ساڵی ڕابردوودا ئەم قڕکردنە سیاسی زۆر زیاتر چڕ بۆتەوە، چۆنکو گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە زیاتر لە دەیەکانی ڕابردوو ئامادەی خۆی نیشانداوە بۆ ئەوەی کە بە کۆماری ئیسلامی ئێران بڵێ نا. لە هەموو بۆنە جیاجیاکاندا هاتۆتە سەر جادا و ئاعترازی خۆی نیشانداوە بە کۆماری ئیسلامی ئێران کە ئێمە تۆمان ناوێت. یەک دەور ئەوەیە بە سەرکوتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەیەوێت هەر چەشنە ناڕزایەتیەکی تر لە ئاس ئێراندا بترسێنێت و دوو بە ترساندنی گەلانی تر و چالاکانی تر لە بەشەکانی تری ئێراندا پێیان بڵێت کە کورد ئەیەوێ ئەم ئێرانەمان لە یەکدا بڕێت جیای کاتەوە بیکاتە وڵاتێک بۆ خۆی. هەم بە سەرکوتی ئێمە ئەوان دەترسێنێت، بۆشایەکانی خۆی پڕ دەکاتەوە بە سەرکوتی ئێمە و هاوکات هەمیشە ئەیەوێ بە ئەوانی تر بڵێت ئەوە تا کورد ئەیەوێ کە ئێرانەکەتان و ناسنامەکەتان لە واقعدا ببڕێت. بۆ یەک پاشنەی ئاشیلی کۆماری ئیسلامی ئێران اتفاقاً بەگشتی قەزیەی کورد و بە تایبەتی قەزیەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە. بۆیە نایەوێت دەورێکی زیاتر لە هەمان مەڕداران و مەرزداران بدا بە گەلی کورد. ئەگەر ئەمە لە ملاڵۆلا دەبیسین کە دەڵێن جلی کوردی بۆ نمونە جلی چوپانیە، ئەوە ڕێک ئەگەڕێتەوە بۆ ئەو ناسنامە ئیدئۆلۆژیکە کە لە کتێبەکانی خۆیانە بانگەشیان بۆ دەکەن کە کورد مەڕداری دەکات و لە مەڕداری کورد ئەوان شیر و پەنێرەکەیان دەخۆن. بەڵام لەوە زیاتر کە تەنانەت ڕێگە بە تۆ نادا تۆ ژینگەی خۆت بپارێزی و بڵی بۆ دادەبڕنەوە تۆ دەرگرێت، بڵێ ئەمن دەمەوێت زمانی دایکی بخوێنم، پەروەردەی زمانی دایکیم هەبێت، تۆ دەگری لە زیندانت دەکا. بۆیە قڕکردنی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ دەمودەستگای ئەمنی و ئیدئۆلۆژیکی کۆماری ئیسلامی ئێران بێ ئەملا ئەولایە، چونکو پێ وایە ئەگەر کورد سیاست بکات لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەتوانێت تەجمیعێک لە مەنتەقەکە و لە دەرەوە بەرعەلەی خۆی ببینێتەوە. بۆیە ڕێگە بە هیچ فەزایەک و بە هیچ کرانەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا نادا. هەمە بیزانین. ئەمێنێتەوە ئەوەی کە ئێمە یانێ چالاکانمان لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستانە برەو بدەن بە خەباتی مەدەنی خۆیان، بە خەباتی ڕێکخستنی خۆیان، تیم دروستکەن، گروپ دروستکەن، کاری جوداجودای فەرهەنگی هونەری بکەن و خۆیان ببیننەوە و دەست بخەنە سەر ئەو کۆڵەکەکانی سەرەکی ناسنامەی ئێمە کە ئەمە ئێمەین ئەوە ئێوەن. و دوای ئەوە پێویستە ئەحزابی کورد، ئەمە هەزار جار گەلی ئێمە داوای کردووە، چالاکان گوتوویانە پێویستە ئەمە یەک بگرین. ئەگەر ئەحزابی یەک بگرن، یەکگرتووی ئێمە گوڕۆتینێکی تر زیاتر ئەدا بە خەباتی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستانە و کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت چیتر بەلێشاو دەست بکات بە قڕکردنی سیاسی و سیاست لە ڕۆژهەڵاتی کوردستاندا.